الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوو وتاری جومعەکانی ڕابردوودا لە زنجیرە باسی لە ژاندا ژیان هەیە هەندێک قسەمان کرد لە ڕوانگەی قورئان و فەرموودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە قوتابخانەی ڕۆژگاری ژیاندا کە بە چاوی خۆمان دەبینین و بە گوێی خۆمان ڕووداوە ڕاستەقینەکانی ئەم ڕۆژگارە دەبیستین کە ئەو شتانەی کە پێی ناڕەحەتین زۆر جار خێری گەورە لە پشتیانەوە هەیە. کۆی مرۆڤایەتی لەسەر ئەوە کۆکن کەوا ژیان خاڵی نییە لە ژان. هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا چەندە پۆست و پلەی سیاسی و عەسکەری و ئیداری بەهێز بێ ئیلا خەمێکی هەر هەیە دڵنیابە. ئێمە زۆر جار وا دەزانین فڵان کەس کە ئەوەندە پلەی باڵایە ڕەم بێ زۆر خۆشبەخت بێ، بەڵام کاتێک کە لێی وربیتەوە و لەگەڵ یا بژی هەز دەکەی ئەوی جوانیە. چەندە پلەی زانستیت، زیرەکیت، ئاستی خوێندنت لە پێشەوە بێ دڵنیا بە بێگرفت نی. چەندە سەرمایەدار بی، پارەدار بی، خاوەنی دینار و دۆلار بی، وەڵڵاهی زۆر جار ئەو دەوڵەمەندانە خۆزگە دەخوازن بە ژیانی هەژارێک لە لایەنی دەرونیەوە. کەواتە بە تێگڕای مرۆڤایەتی کۆکین لەسەر ئەوەی کە لە ژیاندا ژان هەیە. بەڵام ئەوەندە فەرقە ئێمەی ئەهلی ئیمان، ئێمەی ئەهلی ئەم مزگەوتە کە بە فەزلی خوا هیدایەتی داوین بەرەو ئەم نور و ڕۆشناییە لە دینەکەمانەوە ئەوەمان لە دڵا چەسپاوە لە ژانیشدا ژیان هەیە. ئەگەر خەڵکی وا دەزانن ژیان پڕە لە ژان، ئێمەش پێمان وایە لە ناو ژانیشدا ژیانێک هەیە. کاتی خۆشی زانایەک فەرموویەتی ژیان ژانە، ژانیش سەرەتای ژیانە. هەموو ئەو ژیانەی کە تۆ بەڕێی دەکەی سەرجەمی خۆشی نییە، ژانی تێدایە، چونکە ژیانی تۆ بە ژانی لەدایکبوونی دایکت دەست پێ دەکا. هەر هاتنە سەر دنیای ئێمە سوبحان الله سەرەتاکەی ژانی دایکمانە. ژانی لەدایکبوونمان پێمان دەڵێ خەیاڵاوی مەبە، وابزانی لە ژیاندا دەبێ هەموو کاتێکت بە هارستان و گوڵستان بێ. پایزی سەختیش گەڵاڕێزانیش ئەوانش دێنە پێشەوە. قورئانی پیرۆز دەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. نزیکە ئەگونجێ زۆر شت هەیە لە ناخەوە ناڕەحەتت دەکا، خەمبارت دەکا، ئاواتێکت نەهاتۆتە جێگا، خۆزگەیەکت جێبەجێ نەبووە، لە ناخەوە هەژاندووی و ناڕەحەتی کردووی و خەریکە بێ ئومێدی بکا لە ژیان. خوا دەفەرمێ بەڵام دەگونجێ لە ناو ئەو دڵ ناڕەحەتیەدا خۆشیەک هەبێ خوا لە بەڵایەک تۆی پاراست بێ. زۆر شتیش دەگونجێ دڵت زۆر پێی خۆش بوو بێ، زۆرت خۆزگە بۆ خواست بێ، زۆر هەوڵت بۆ دابێ تا بەدەستت هێناوە، بەڵام عاقیبەتەکەی خێر نییە. ئەوە دڵنیا بن پەروەردگاری ئێوە ئەوەی دەیزانێ و لە عیلمی بێسنووری ئەودایە تۆی بەندەی مرۆڤی بێدەسەڵات نائیزانی و زانست بەسەریان ناشکێ. بۆیە لە ڕوانگەی ئەم ئاەتە قورئانیەوە دەڵێن مسڵمان کەسێکی ئیجابیە. مسڵمان هەوڵی خۆت بدە، ئەوەی لەسەر شانی خۆتەوە عەقڵت پێی دەشکێ و لە زانایانەوە فێربووی تۆ هەوڵی خۆت بدە. هەوڵ بدە خۆت لە پێشێلکردنی یاسا پارێزە، کارێک مەکە ناقانونی بێ. تۆ جادەیەک نووسراوە 100 بڕۆ، ئەگە 160 بڕۆی 180 بڕۆی تووشی حادیسێک بی بڵێ خێری پێوەیە، ئەوە وانییە، چونکە تۆ هەر سەرەتای کارەکەت بۆ خۆ دەزانی هەڵەیە.
نێتێکی پاک هەوڵ بدە قەت یاسا مەشکێنە پەنا بۆ کاری ناقانونی مەبە ماڵی خەڵک مەخۆ ئازاری خەڵکی مەدە ئەگەر بە قسەیەک بێ بە ئاماژەی چاوێک بێ بە هاتوچۆکردنی ماڵێک بێ دڵی کەس ئازار مەدە ئەمانە جێبەجێ بکە پاشان ئەگەر شتێک لە ژیانتدا بە ئارەزووی تۆ ڕووی نەدا نەهاتە جێ تووشی ڕەشبینی نابی و دەڵێ ئینشاء الله خێری پێوەیە دەرونت ئیسراحەت دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لكل شيء حقيقة هەموو شتێک بەڵگەی هەیە تۆ دەڵێ ئەو خانووە هی منە ئەبێ بەڵگەی تاپۆت پێ بێ کە هی تۆیە بۆیە کە من داوای دەکەم بەڵگەم پێ نییە تۆ لە خانووەکە ناچیتە دەرەوە هەموو شتێک بەڵگەی خۆی هەیە وما بلغ عبد حقيقة الإيمان حتى يعلم أن ما أصابه لم يكن ليخطئه بەندەش ناگەتە بەڵگەی ڕاستەقینەی ئیمان یعنی چڵەپۆپەی ئیمانت بەدەست نەهێناوە نەگەیشتوویە پلەی کۆتایی شەهادەکانەوە کابرا دکتۆرای هەیە واتە لە ئاستێکی باڵا دەخوێندنی تەواو کردووە نەگەیشتوویە ئەو ئاستە پلەی ئیمانت نەگەیشتوویە لوتکەی ئیمان هێشتا خواناسیەکەت نزمە هێشتا هەوڵ بدە پێی بگەی و زیادی کەی دەیگەیە حتى يعلم أن ما أصابه لم يكن ليخطئه وما أخطأه لم يكن ليصيبه دوای ئەوەی یاسات پێشێل نەکرد ماڵی خەڵکت نەخوارد ئازاری خەڵکت نەدا فەقیری ماڵی خۆتت کرد چاول لە کاسبی حەڵاڵ بوو حەزت دەکرد خەڵکی دڵخۆشکەی ئەگەر پێت دڵخۆش نەکرا ناڕەحەتت نەدەکرد ئاواتی خراپەت بۆ خەڵک نەدەخواست و دڵ و دەروونت پاک بوو ئەمجا یەقینت دەبێ ئەوەی کەوا تووشت بووە ئیلا پەروەردگار پێی ئاگایە و دەبوو هەر لێت بەسەر بێ حتى ئەو یەقینە لە ناو دڵ و لەروونتدا بەڕێزەکەم پەیانە بێ بەڕاستی تۆ حەقیقەتی ئیمانەکەت کامڵ نەبووە و هەروەها بشزانی ئەوەی کەوا بۆ تۆ نەهاتووە ئەو بەڵایی لێت لادراوە ئەو موسیبەتەی کەوا خوا تۆی لێ پاراستووە خەڵک تووشی زەرەت بوو خوا تۆی پاراست خەڵک لەو ئیمتیحانە دەرنەچوو تۆ بە ئاسانی دەرچووی بشزانەوە ئیلا ئیمزای پەروەردگاری لەسەر لێدراوە ئازایەتی خۆت نییە و خوا ڕەحمی پێکردووی ئەگەر ئەم حەقیقەتە لە دڵات چەسپا ئەوە دڵنیابە گەیشتوویە لوتکەی ئیمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی ابن حبانە فرمودەکە صحیحە هاتووە اللهم لا سهل إلا ما جعلته سهلا خۆشەویست دەی فەرموو پەروەردگارە هیچ ئیشێک ئاسان نابێ إلا ئەوەی تۆ ئاسانی نەکەی وأنت تجعل الحزن إن شئت سهلا إذا شئت سهلا هەر ناڕەحەتیەک هەر خەمێک هەر کارێک کە زۆر قورسە لەسەر شانی بەندە ئەگەر تۆ ویستت لەسەر بێ و پشتیوانی عەبدی خۆت بی کارەکەی بۆ ئاسان دەبێت زۆر ئیش هەیە تۆ کە سەرەتا دەستیە دەیڵێ کوڕەوە هەر هیچ نییە ئیشی 5 دقەیە سوبحان الله یەک ڕۆژ پێوەی خەریکی جێبەجێ نابێ جاری واش هەیە ئیشەکە دەچێت دایرەیەک زۆر لەو ئیشە دەترسی دەڵێ لەوانەیە بە هەفتەیە تەواو نەبێ خۆ پشتیوانیم بە تۆیە کارەکەشت حەق و ڕاستە سوبحان الله تووشی گەندەڵکارێک نابی تووشی بەرتیلخۆرێک نابی تووشی مۆزەفێکی ئیماندار و خواناز دەبی ئیشەکە زۆر بە ئاسانی دێتە دەستەوە ئەو ترسەی نەبووە کە تۆ هەد بووە جا بەڕێزان لەم بوارانەدا ژیانی تێدایە ئێستا لە وەرزەکاندا هەر ئینسان خوا کە ئەم وەرزانەمان نیشان دەدا دەرس و ئامۆژگاری لێوەردەگرین وەرزی ئەم زستانە ئەم بەستەڵەکە کە جاری وایە کابرا کە حکومەت کەم تەرخەمە بەرامبەری بەداخەوە تۆ وەرە لەم دەریای نەوتەدا نەتوانی بەرمیلێک نەوت بۆ ئەو خەڵکە دابینکەی نەتوانی کارەبای پێویستی بدەیەوەتە خەڵک هەیە ڕق بۆ لە سەرماندا ئای ئێمە لەمانەی هەمومان دڵ ناڕەحەت دەبین خۆزگە ئەم بەستەڵەکە نەبووایە ئەو بەفرە نەبووایە ئاجاری وایە وا لێرێ خەریکە نەعوذ بالله ڕەخنەیەک بگری بۆ دەبێت ئەم سەرما سەختە بێ ئەو هەموو ئاوارە هەیە بەڵام کاتێک کە سەیری بەهارەکە دەکەی تەماشا دەکەی ئەو بەستەڵەکەی زستان و ئەو ڕنووی بەفرە نەبێ نە ئاوی سازگاری هاوینت دەبێ نە ئەو بەهارستانە جوانە دروست دەبێ وەرە تۆ زستان دۆک و هاوین بێ سۆبەت نەوێ و هیتەرە نەوێ هیچن نەوێ ئاوی گەرمن نەوێ دەوەرە سەیری بەهارەکەی کە بزانە چەند وشکە هەموو ئەم سەختیە چ بزانە بەهارێکی گەشاوە و گوڵێکی ڕازاوە بە شوێن خۆیان دێنێ بۆیە ڕۆژگاری بەستەڵەکی ژیانی تۆش کە دەتگەیەنێتە وشک بوون مەبەزە چۆکدا مەدا خۆت مەکوژە بێئومێد مەبە دڵنیا بە حەد مەسافەیەکی کەمە ئینشاءالله بەهاری ژیانت دەست پێ دەکاتەوە جارشکە خوادڵت خۆش دەکاتەوە جارێشکە لە جیاتی دڕک گوڵ دێتەوە بەڕێگاکەت لە نەخۆشیدا هیچ کەسێک لە ئێمە ئاواتی نەخۆشی ناخوازێ و داواش لە خوا دەکەین خوا لەشمان ساغکە لە کاتێک هاڕڵەم بێ بەندەیەک بڵێ خوایە تۆ عەبدەکانت خۆش دەوێ ئەی بۆ نەخۆشیان دەخەی
جاری وایە مناڵێکمان بینیوە مناڵێکی مەلۆتکە مانگانە و دوو مانگانە وەڵڵاه تای لێ هاتۆڵی ئێستا ڕوحی دەرەچێ ئەڵێ ئاگر لە لەشیایەتی بیری لێ دەکەوێت خوا جا مناڵە خۆ خەتای نییە خۆ گوناهی نییە بۆ ئەم نەخۆشە سەختەی گرتووە بۆ ئەم تایە بە قووەتەی لێ هاتووە بەڵام کاتێک لە زانایەک دەپرسی پێت دەڵێ ڕەخنە لە کاری خوا مەگرە ئەگەر ئەم مناڵە ئاوا جاری وایە تاینەیەتیەوە قەت نەخۆش نەکەوێت باڵای بەرز نابێ هەموو ئەو منداڵانەی کە زۆر ساغن لە ئەوڵەوە گەشە ناکەن ئەو جسمە ناهەژێ بەو نەخۆشیە ئەو منداڵە دەست دەکا بە گەشەکردن دەست دەکا بە پێشکەوتن تەنانەت ئینسان ئەگەر لە ژیانیا زۆر کەسەی دەڵێ لە ژیانە دەرزێکم لە خۆم نەداوە حەبێکم نەخواردە دکتۆرم نەدیوە سوبحان الله یەک هەڵامە بگری لێ دەکا بە جەڵە و دەیکوژێ ئەو چونکە لەش ئامادەی تێدا نییە بەڵام تۆ جای واز زستانە دووسێ جا هەڵامەتت گرتووە هاوینە دووسێ جا لەرزوتات گرتووە هەتاو بردوویتی یعنی ناڕەحەتەکانی ژیان نەخۆشیان خستووی خواردنێکت خواردۆ پێ نەکەوت و ئازاری داوی ڕیخۆڵی تیاب کردووی بەڵام تۆ زۆر خۆڕاگرتری جەڵدە کەمتر لەو کەسانەدا کە زۆربەی کات نەخۆش بوون ئەها نەخۆشی وا هەیە دەڵێن لەوانەیە 10 ساڵە بمردایە جسم فێر بووە مقاومەی پەیدا کردووە خڕۆکە سپیەکان هاتوونە هەژان ئاید وڵاتێک ئەگە هێزی پێشمەرگەکەی قەت شەڕی توش نەبوو بێ هێزەکە وردە وردە بەرەو فاشلبوون دەڕوە هەر لە مەخەڕا خەریکی دامە و دۆمینە و نۆڕسکێنەوانە دەبێ سەربازیەکەی لەبیر دەچێتەوە کە هجومی کرایە سەر بە یەک دەقە دەیتوێننەوە بەڵام ئەگەر جارجارەیە شەڕ و شتێک دروست دەبێ و هێزی پێشمەرگە خۆی ئامادە دەکاتەوە تەدریب دەکاتەوە مسەلح دەبێتەوە بە ئاگا دێتەوە ئازا و بێدەسەڵات لێک جا دەبێتەوە قارەمان و ترسنۆک لێک هەڵداوێردێ تۆ بۆ دەردەکەی ئەوش خێریکی پێوە بووە جەستەکەشمان وایە کەواتە لە نەخۆشیشدا ئیلا ژیانێک هەیە ئەو ژانە بەویستی خوای گەورە ژیانێکی پێبەخشیتەوە لە بواری ناحەزانی ئیسلامدا کە دەم بەرامبەر بەم ئیسلامە پاکە دەکەن ئەوجا کاکە ئێمە کێ ڕۆژانە گوێبیست نابین ئەوە فڵان کەس دوای بە ئیسلام گوت ئەوە فڵان کتێب لەسەر ئیسلام نووسرا ئەوە فڵان کەسیش لە تەلەڤیزۆن ناڕەخنەی لە دینی ئیسلام گرت من و تۆی مسلمان جەرگمان ژان دەکاتەوە ئەگەر خوا نەخواستە سوکاتی بە عایلت بکرێ قبوڵ دەکەی نەوەڵا ئەی سوکاتی بە ئاینت بکرێ ئەی دەبێت چۆن جەرگت ژان نەکات چۆن ناڕەحەت نەبی بەڵام وەڵڵاهی ئەبێت سەبر بگرین پێویست ناکات دەم بەدمە لەگەڵ کابرای بێدینا بکەین پێویست ناکەی مەش بۆی بچینە سەر تەلەڤیزۆن و وەکو شەڕە کەڵەبابمان پێ بکەن نالێی گەڕێ لێی گەڕێ ئەو دەم درێژیەی ئەو ڕەخنەگرتنەی لە ئیسلام وەڵڵاهی خێری مسلمانانی پێوەیە خەڵک بێ ئاگان لە دینەکە کە کابرا ڕەخنەی لێ دەگرێت هەموو خەڵک بە ئاگا دێتەوە بزانام داخۆت چ بووە من دەخوێنەوە تۆ دەخوێنێ ئەو بێدینە دەخوێنێتەوە لەسەری کاتی خۆی ئەبوو لەهەب مامی پێغەمبەر بوو خۆشەویستان مامی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم ئەو مامەی کابرایەک لە شامەوە لە یەمەنەوە لە شوێنێکی ترەوە بۆ بازرگانی زستان و هاوین دەهاتنە مەککە باسی محەممەد پێغەمبەری خوایان هەر نەبیستووە ناشێوێ بیبیستێ بازرگانە تۆ دەچێ وڵاتی سین شتێک دەکڕیت چت داوە لەوەی چیە باسی ئاین دەکایان نا ئیشەکەی تۆ بازرگانی و کڕین و فرۆشتنە هەر باسێک لە بارادانیە بەلایەن ئەو کەسەوە کە پێغەمبەر کێیە شاعیرێکە ئەدیبێکە فەیلسوفێکە دکتۆرێکە ئەم ئەبوو لە هەبە دەچۆ سەر ڕێگای دەوی کاکە وەرە تۆ هاتوویە شاری ئێمە یاخوا بەخێر بێ محەممەد برازای منە من ناوم فڵان کەسە ئەوە محەممەد برازای منە هەتا تەمەنی ساڵی عیبی نەبوو ئێستا جنوشت دەستیان لێ شێواندۆ چوونە لاشەیەوە شێت بووە قسە دەبزڕکێنێ ئێستا تۆ بچی وەلای دەڵێ من پێغەمبەری خوام باسی خوا و قیامەت و ئانەت بۆ دەکات لە بتپەرستی بە خەڵک نا لێی نزیک نەبیەوە ئەگە بینیت بڕوای پێ نەکەی ئەوە شێتە ئەبێ مسلمانان چەند ناڕەحەت بوو بن ئەبێ پێغەمبەری خوا چەند ناڕەحەت بوو بێ وەرە خوا ئەم بەدبەختە لە جیاتی کە یارمەتیت بدەم مامت بێت دژایەتیت بکە کابرا یەکسەر دەکەوتە خەیاڵێکەوە دەیگوت وەڵای خۆ من لە ناوی محەممەدم بیستووە و نەحەقم بەسەر خواناسی ئەوانەوە هەیە بەڵام بزانام داخۆ و شێتە چۆنە جاری وایە خەڵکێک هەیە هەر بۆ هەزەلی حەز دەکات شێتێک ببینێ بزانە قسەی شێت دەڵێ خۆشە وەڵای بابچم وەلای محەممەدە شێتە بزانام داخواڵە چی کە دەچوو سەیری دەکرد نەبابە ئەم پیاوە نەکەر شێت نییە ئەوە سەرکردەی هەموو زانایانی جیهانە ئەم پیاوە نە قسە نابزڕکێنێ ئەو پەڕی تەواضوع خۆ بەکەم زانین دڵنەواییکردنی خەڵک سەبر و حلم لێی دەبارێ یەکسەر لەبەر چۆکی یادا دەنیشت و پێغەمبەری خوش کەلامی خوای بۆ دەخوێندەوە بە موسڵمانەتی دەچۆوە دەرەوە زۆربەی ئەو دینە لە ڕێ ئەبوو لە هەبەوە خوا بڵاوی کردەوە کابرا حەد ئەستەم هاتایەمەکە چای بە پێغەمبەری خوا نەدەکەوت دوایی بە شوێنیا دەگەڕا ئەم ئیعلامە کوفرە ئەوەندەی باسی دینیەکە بۆ دەکرد دەچوو بە شوێنیا دەگەڕا دوایی بە موسڵمانەتی دەهاتەوە لەو سەرەوە کاتێ سەلمان ڕوشدی ئاەتی شەیطانی نووسی لە شەرقا نووسی بەڵام کاردانەوەکەی لە غەربا بوو لە تەفسیری نابلوسیدا لە مجلد یەکدا لاپەڕە 514دا دەڵێ بەهۆی نووسینی کتێبی ئاەتی شەیطانی سەلمان ڕوشدی کە ڕەخنەی سەختی بێئەدەبی لە پێغەمبەری خوا و بنەماڵەی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم
20,000 بەریتانی بە خوێندنەوەی کتێبە موسڵمان بوون. هەنی کوتیان باش ئەم محەممەدی کە ئەم پیاوا لەسەری نووسیوە با بگەڕین. ئەنجا خەڵکی غەورە غەربیش تۆزە سەقافەتێکیان لەوەدا پەیدا کردو حەزیان زۆر لە خوێندنەوەیە. و کاتێک قسەیەکیش دەبیستن یەکسە بڕوای پێ ناکەن ئەگەڵێن بەدوی دژەکەشیدا بزان داخوا ئەو کەسە خۆشی چی وتووە. سبحان الله دەهاتن ئەم پیاوە چ بێئەدەبێکی بەرامبەر ئەو خۆشەویستە کردووە دەهەن قورئانیان دەخوێندەوە، فەرمودەکەیان دەخوێندەوە، سیرەیان دەخوێندەوە. بەهۆی ئەو کتێبەی سەلمان ڕوشدیەوە 20,000 کەسی بەریتانی لە بەریتانیا موسڵمان بوو. دەوانەیە دەمە لای لێ بوو نانیانتوانێت ئەو هەموو خەڵکە موسڵمانکەن. ئەم لەم ژانەدا کە ڕوومان تێدەکا دڵنیا بە ژانێک هەیە، ژیانێک هەیە بۆ ئاهلی ئیسلامەکە. وەیە موسڵمانان دەبێت دایمە سەبریان هەبێ. موسڵمانێک کتێبێکی نووسی فتوان نەدەین کاکە بڕۆن بیکوژن ملی پاڕێنن. ناوەڵڵا ئێمە هەوڵی خۆمان بدەین دینی خوا بە جوانی عەرزکەین، هەر ئەو تەبلیغاتەی ئەو دەبێتە خێر بۆ ئاینەکەی ئێمە، چونکە ئێمە حەقمان پێیە. حەق ئەوەندە ئازایە ترسی نییە بەرامبەر بە باتڵ. علەما فەرموویانە ڕوب ضارەتی نافعە، زۆر شتێک هەیە زەرەدە و ڕوت تێدەکا ئای کە پێی دڵ ناڕەحەتی کەچی لەناو ئەو زەرەدەدا سوودێک بە تۆ دەگا. عەرزم کردن سەرەتای وتارەکە لەم مەدرسەی ژیانەدا زۆر شت بە چاوی خۆمان دەبیستین، دەبینین و بە گوێی خۆمان دەبیستین کە کارەکتەرەکان ئێستا زیندون. من زۆر حەزم لێ نییە باسیەوەتان بۆ بژێڕمەوە 1000 ساڵ لەمەوبەر دەڵێن فڵان کەسێکی عەرەب وا بوو. زۆر خۆشە ئەم میلەتە کوردەی خۆمان بەسەرهاتەکانی، بەڵام ئەویش کە لە کتێبا بێ ناتۆ بەسەرهاتێک بۆ من بجێڕێ من وەری ناگرم، ئەبێ ئەو بەسەرهاتە لە فەیسبووکیشان نەبێت لە کتێبا تۆمار کرابێ، زانایشی معتەبەر لە کتێبی خۆیان نووسی بێتی تۆمار کرابێ، چاپ کرابێ، ناوی نووسەرەکە دیار بێ، ناوی کەسەکە دیار بێ، بۆی کە مستەمسەکێکی ڕئیسی بێ بەڵگەت پێ بێکەوایە. جا لەم مەدرسەی ژیانەدا زۆر ڕووداوی ئاوا دەبینین کە کەسەکە تووشی ناڕەحەتیەکی گەورە بووە، زوڵمێکی لێکراوە، غەدرێکی لێکراوە، سبحان الله خوا خێرێکی لە پشتەوە بۆ تێخستووە، تووشی خێرێکی گەورە بووە. با گوێ لەم بەسەرهاتەی کوردستانی خۆمان بگرین. لە پارێزگای سلێمانی کابرایەکە بۆ بەناوی مەحموود محەممەد باپیر لە مەنتیقەی ژاژڵە دەیەکەی خۆیانە ڕەز و باخی هەبووە. کاتی خۆی کە تەرحیل کراون و ئاوارە کراون ئەم لە سلێمانی جێگیر بووە و دواتریش نەچۆتەوە بۆ دەیەکەی خۆیان. بەڵام ڕەز و باخەکەی هەرماوە داوێتی بە خەڵک بە نیوەی بە خێوی بکە و ڕەزەکە نەفەوتێ و ئاوەدانی بکاتەوە کەسێکیش کە لە دێداکەدا موڵکی نییە لە ڕێ ئەوە سوودمەند بێت. بەڵێ کاتی هاوین دەبێ ترێ تازە پێدەگا ڕێی دەکەوێتەوە گوندەکەی خۆیان. دەڵێ وەڵای وەکو هاتووم پرس بە خاوەن بڵێن بە خێوکەری ڕەزەکە دەکات لە کوڕە وەڵا عەلاگەیە ترێی جوان بۆ مناڵەکان بەرمەوە نۆبەرێ و تازە پێگەیشتۆ دەڵێ کوڕە جا بە مڵکی خۆتە ئەڵێ هەر جوانترە پرسێکت پێ بکەم ئەڵێ وەڵا ئازادی بۆ خۆت هەر وەختی هاتی ئێرە عەلاگەیە ترێ دەیە بەتەما بووم بێم بۆ شار خۆم بۆت بێنم تۆ کە خۆت بۆ هاتووی بۆ ئێرە زۆر باشتر. ئەویش دەڕوا لەناو ڕەزەکەیە دەگەڕێ لە ترێی گەیی و جوان و نۆبەرە کە جوان گەیشتووە و پێگەیشتووە یەک دوو عەلاگە ترێی جوان بۆ منداڵەکانی وەکو دەست و دیاری لە لادێەوە بەرێتەوە بۆ شار. لەو کاتەدا کابرایەکی مەیلە شێتەڵووکە تۆزە لەلایەنی دەرونیەوە ناتەواو کڵاشکۆفێکی بەشانەوەی و ئەویش لە ڕاو دەگەڕێ نازانم چی تەماشا دەکەڵە وەڵاوە کاک مەحموودی خزممانە ئەوە چیەکا لێرە وەڵاهی بابی ترسێنم. سوحبەت و یاری خۆشە ئەبێ بە قسە بێ لەگەڵ کەسی شیاوی خۆی دابێ بە ئەندازەی پێویست بێ کەسەکەش هەڵبگرێ. لە ئیسلامدا قەدەغەیە یاریکردن و شۆخیکردن و سوحبەتکردن بە سیلاح. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێن نەعلەتی خوا لەو کەسەی کە لولەی تفەنگەکەی دەکاتە براکەی دەڵێ دەبەت کوژم هەر بە ئەوەندە نەعلەتی خوا لێیە چجاوی فیشەکەکەی پێوەنەی بۆیە نابێت بە دەماچە و بە سیلاح و بە چەقۆ و بە هیچ ئامێرێکی بڕندا لەگەڵ هاوڕێکە تا سوحبەت بکەیت. ئەوە لە دینی ئیسلامدا سوحبەتکردن بەم شتانە قەدەغە و حرامە ئەبێ سەرەتایەکە بۆ ماڵوێرانی. ئەم کابرا جێلۆکە ئەڵێ فیشەکەکەی پێوە نانێم هەها بەردێک لە تەنیشتێوێتی با فیشەکەکە بەو بەردەوانێم جابزانە چۆن دەترسێ. ئێستاوە خەریکی و سەری نزم کردووە لە ژێر میوەکەدا خەریکی ترێ لێکردنەوەیە بە هەموو جاسوسی خۆی لێ دەگرێ فیشەکێک بە بەردەکەەوە دەنێ بەردەکە لوز دەبێت فیشەکەکە هەڵدەبەزێتەوە دەچێتە ورکی کابراوە داماوە لەوێ دەیخا هاواری لێ بەرز دەبێتەوە کوڕە فریام کەوت شێتە هاوار دەکە وەڵا فڵان کەسم کوشت خاوەنی مڵک لەو لاوە دێ دووسێ دراوسەی تر کاکە خێرابی خەنە سیارەکە و فریایی خەستەخانەی خەن بنکەی تەندروستی ئەو شوێن لەن کاکە ئەوە چۆتە ناو ڕیخۆڵەشتیەوە خێرا فریای سلێمانی کردن بێن عەمەلیات بکرێ بەڵێ کابرایە هەموو خەڵک ئەسەفی بۆ دەخوازە وەرە خوا لە ناو ماڵی خۆتدا لە ناو مڵکی خۆتدا ئەم بەڵایەت لێ پەیدا بێ و تووشی ئەم کارە ساتە بی
ئێستا هەر یەکێک لە ئێمە لەم تا ئەم ڕووداوە زۆر ناڕەحەت دەبێ بە مەزلومی دەزانی. بەڵێ دەیگەێنە سلێمانی و لەو کاتەدا دکتۆر ڕاژان فوئاد خەفەری خەستەخانە دەبێت لە بەشی نەشتەرگەری سلێمانیدا لە تەواوی. ئەڵە کاکەوە ئەو فیشەکە دەرنەچووە لە ناو لە شایەتی دەبێت دەری بکەین خێرا ببەن بۆ ساڵی عەمەلیات و بەنجی لێ بدەن و عەمەلیاتی دەکەین. لە کاتی ئەسنای عەمەلیاتە دێتە دەرەوە بە کەسوکاری دەڵێ کاکە گیان داواتان لێ دەکەم شوشەیەک دۆشاوی تەماتە قوتوێک شتێکم بۆ بێنن خێرا. هەموو خەڵکەکە دەترسن ئەمە بۆشتی باش نییە ئەو دڵێ بێت چ بێ ئەو دڵە چی بەخوا دیارە خراپە بەخوا وەزعی باش نییە ئەبێت چی لە ڕیخۆڵەی ببڕن. بەڵێ دوایەوەی نەشتەرگەریەکە تەواو دەکەڵە ئەلحەمدوللا نەشتەرگەریەکەی بە سەلامەتی سەرکەوتووی ئەنجامدرا فیشەکەکەم هێناوەتە دەرەوە وەزعی باشە. ئەی ئەم شوشەیەت بۆ چی بوو دکتۆر؟ ئەڵێ وەڵی کە عەمەلیاتەکەم کرد سیر دەکەم گرێیەک وەرەمێک لە ناو ڕیخۆڵیدا پەیدا بووە. یەکسەر گومانم لێ کرد ئەم وەرەمە سەرەتان بێ لە ڕیخۆڵیدا تازە سەرەتایەتی وەکو دەنکەنۆشێک وایە. بۆیە بڕی و ماو خێرا بیگەێنە پێشکەوتوترین مختبەر فەحسی بۆ بکەن نەوەکو سەرەتان بێ. ئەی نێرن و دوای هەفتەیەک ئەنجامەکەی دێتەوەڵەن وەڵڵا لە پیسترین جۆرەکانی سەرەتانە. بناغەکەی داناوە لە ڕیخۆڵەیە گەشە بکە و پتەقەیە هەر پتەقیایەوە هەموو ناوسکی لە ناو دەبەر تازە بە هیچ دەرزێکی کیمیایی چارەسەر نەدەکرا. دکتۆر دەڵێت دەحەمد و سەنای خوا بکەن وەڵڵی دەرم هێنا و پاکم کردوێتەوە. ئەو کابرایە ئێستا لە ژیاندایە نە ڕۆژێ دەرزێکی دوایەوە لە خۆیداوە نە حەبەی خوارد و نە تشکی کیمیایی لێدراوە. سوبحان الله ئەو فیشەکەی ئەو شێتەڵوکە بۆ ئەم پیاوە بوو بە خێرێکی گەورە. دواتر لە نەخۆشی سەرەتانی ڕیخۆڵە کە خوا ئێمە پارێزە و ئەوانش کەم نەخۆشیان هەیە خوا شفایان بدا و ڕەحمیان پێ بکە پیسترین جۆری ئازار لە ناو جەستەی ئینسانە پەیدا دەکات. ڕب ضارەتی نافعە زۆر شت هەیە کە تۆ بە زەرەری گەورەی دەزانی سبحان الله لە پشتیەوە خێرێکی گەورە هەیە. بەسەرهاتێکی تر ئەمە لە پیاوان با ئەمان لە ئافرەتان بێ نەڵێن ئێمەش مەغدوورین و باسمان ناکرێت. ئافرەتێکە بۆ بە ناوی حاجی مەحبوبە ئافرەتێکی بەدین و خواناس چەند خۆشە ئافرەتە بە تەمەنەکانمان ئاوا بن خۆشەویستان چەند خۆش ئافرەتێک کەوا بوو بە دایە حاجی و دایە گەورە لە جیاتی باسی فلیمی ئەڵقەی تورکی بۆ خەڵک بژێڕێتەوە و کە کچەکەی کچە زاکەی خوازبێنی دەکرێت ئەم دم بێنێتە پێشەوە و شتەکان لەسەر خەڵک قورسکا چەند خۆشە تەزبیحی پێ بێ و سڵاوە لێدا چەند خۆشە گوێ لە قورئان بگرێت قەڵەم قورئانی پێ بێ قیامەتی خۆی ئاوەدانکە هەمومان پێویستە قیامەتمان ئاوەدانکەین بەڵام ئەو کەسێک کە سەری سپی بوو تەواو ئێتە تازە بەرەو گەنجی ناگەڕێەوە دنیا زۆر بڕێ کرد کەمێکت ماوە فریاکەوە توێشەبەرەکەت شتێکی باتیا بێ ئەم ئافرەتە زۆر دیندار و دەم بە سڵاوات و زیکر و تەهلیلە ڕۆخۆش و خانەدان بەرامبەر بە میوان ئینسانێکی بە قەناعەت هەمیشە باسی ئەوەی دەکرد خەڵکی نەمەترسن کەس لە برسان نامرێ خوا ڕازقی هەمومانە زۆر ڕێزی لە کوڕ و لە بووک و لە کچەکان و لە زاواکانی گرتووە لە ژیانی خۆیدا ئاخری تەمەنی ئەم ئافرەتە بەڕێزە هەردوو چاوی لەدەست دەدا چاوی قەپات دەبێت دەیهێنە دکتۆر دیارە درەنگ پێیان زانیوە دکتۆر دەڵێ وەڵاهی چارەسەرێکی نەماوە بەداخەوە چاوەکانی کۆتاییان پێهاتووە چونکە دەمارەکەی لە پشتەوە وشک بووە دەماری چاوی ئینسان لەم پشتە سەرەدایە بۆیە دەبێت ئینسان حتا لە شەرعا دەفەرمێن نووستن لەسەر پشتە سەر چاک نییە ڕامەکشێ لەسەر پشت چونکە ئەم دەمارانی چاوت تینی قورسی سەرتیان دەکەوێتە سەر لەسەر لا ڕابەکشێ لەسەر لای ڕاست ڕابەکشێ لەسەر پشت ڕامەکشێ سەر مەکە سەر بەرد سەر مەکە سەر پشتی ڕاق مناڵەکەت بە پشتە سەری مەکێشە زۆر دایک و باوکەیە کە بە مناڵەکەی شەبت چۆن بە پشتە سەری کێشێ دوورنیازی زەخم لەو کاتەیە دەماری چاوی بتەقێ چاوی وشک بێ ئەو دەمارانی چاو خوای گەورە چاو لە پێشەوەیە کارگەکەی وا لە دواوەیە لە پشتە سەرتایە چاوی نابینا دەبێ و بووکەکەش سەرەی دێ ڕەحمەت لەو بووکانەی کە ئاوا خەسویان بە ئەمانە لایەنە و جوان بە خێویان دەکەن دوایی کەمر خەڵک دەڵێ یا ڕەبی ڕەحمەت لە دایک و باوکت بێ بووکی فڵان کەس چەند باش بوو بۆ باش بوو چونکە خەسووشی کاتی خۆی بە چاوی کشایەتی سەیری ئەم بووکەی دەکرد زۆر خەسووگلەیی هەیە دەڵێ کاکە باشم بە خێو ناکەن بەڵام دایکەکەم دایە گەورەکەم حتا تۆش لە ژیاندا بووی کە ئەم کچە هاتە ماڵت بوو بە بووک ئاخە تۆش قسەیەکی خۆش لەگەڵ نەکرد هەر خەریکی وی کوڕەکەت هاندەدا بۆی خراپ بێ هەر هەڵەیەکی دەکرد لێت گەورە دەکرد چاوپۆشین لێ نەدەکرد حەزت دەکرد بەیانیان لەگەڵ خۆتا هەستێ نەدەگو با من چایەکە بۆ ئەو لێنم سپێنێ ئەویش بۆ منی لێ دەنێتەوە هەدایەکان ئەو کەسانی کە بووک دێتە ماڵتانە ئەو کچە غەریبە چەند خۆشە لە کچەکەی خۆت زیاتر ڕێزی لێ بگری تازە کچەکەت ڕۆی بەڵام ئەم فریاد دەکەوێت ئەم بووکەش کەبیر دەکاتەوە ئەها کاتێک کە من بەبووشی بە تەمەنێکی کەمی مناڵیەوە هاتمە ئەم ماڵە ئەم ئافرەتە چەند بۆم باش بوو ڕۆژە دڵی نەیەشاندم ڕۆژە لە خەو خەبەری نەکردمەوە ڕۆژێ نیوەڕوان خەوتمم نەیەکتووە بە کوڕەکەم کوڕەخۆمە هەر خەوتووە بەڕاستی بووکمان هێنا بەڕاستی خزمەتی کردین وەمزانی دەحەسێمەوە دەبێم مناڵەکانیشی بەخێوکەم
وتی وەڵڵی ئەم ئافرەتە ڕۆژێ بەم قسانە دڵی منی ئازار نەدا لە دایکم گەلێ دڵسۆزتر بوو بۆم شەر بێت تا مردن منیش لە خزمەتت دابم چاکە بکە لەو کاتی دەسەڵاتت هەیە دڵنیا بە ڕۆژە کە لێ کەوتی دێتەوە ڕێگات ئەم بووکەش زۆر مەردانە هەموو جارێ باشترین نان تا بۆ ئەو ئامادە نەکە منداڵەکانی لێی ناخوا نەک بەرماوەی منداڵەکانی بداتێ نەک چێشتی ساردەوەی بداتێ ئەی باو دەڵێ ئامۆژنجان بە قوربان بم پورێکیان ئەمە کەوچکەکەیە ئەمە شلەکەی ئەمە برنجە ئەمە گۆشتە ئەمە فڵانە یەک دەستیان دەخاتە سەر بۆی لێکیان جیا کە چکم چاوی نابینێ ڕۆژێک دایی خەریکی جلشتنە و ساڵانێک ئاوا بەخێوەی دەکا مناڵەکان گەورە بوون و مناڵیش کە زۆر بوو لە ماڵەکە عادەتەن بە یەکەوە دەمەقاڵی دروست دەبێ بە یەک دەکێشن ئاخری پەلاماری تاکە پێڵا و قۆندەری ئەو ماڵ دێن و بە یەکی دادەن لە ژوورە دایەگەرە کوڕان نەکەن وەڵای یەکێکیان تاکە پێڵاوێک زۆر بەهێز و بەقووەت بۆ براکەی ڕادەوەشێنێ بە پشتە سەری ئەو حاجی مەحبوبەیە دەکەوێت هاوای لە بەزەڵە کوڕە بەخوا هەر سرم تەقی بووک ڕادەکا و تەماشا دەکەڵە دایگەن وەڵای سەرم نشکاوە والله چاویان شوێر بێ بەخوا ئەبێ لیان قبول نەکەم بڵێ ناڕۆڵە گیان تخوا تازە شتەکە ڕووی داوە تخوا لیان مەدە بەمە ئازارێکم چێشکە لیان دەی ئازارێک کەش دەچێژم مناڵە ڕۆڵە گیان تۆ ژوا بووی منیش بە مناڵی وا بووم ها ئینسان سەبر و تەحەمولی هەبێت چەند جوانە وەردەوەرە دوو سێ سەعاتێک دوای وەختی ناخواردن دێتە پێشەوە ئەو کاتی بووکەکە خواردنەکەی بۆ دەبا ئەڵە دایگیان ئەوە کەوچکەکەیە ئەوە شلەکەیە ئەو برنجەکەیە ئەڵە ڕۆڵەگیان پێویست ناکە سینیەکەم دێ خۆی دەست دەبا بۆ سینەکە وەریگرێ ئەڵەوە چیەکەی دایگیان ئەڵێ وەڵڵی لە خوا بەزێبێ ئەو لای تاکە نەعلەکەم پێکراوە هەر قسەمەکە چاوم کراوەتەوە چاوم دەبینێ جارێش کە دوای ئەو هەموو ساڵ نبینایە خوا چاوی بۆ گێڕامەوە شەڕە نەعل و پێڵاوی ئەو منداڵانە خوا کردی بەخێر بۆ من بەم لایم کەوت خۆزگە بەو لایەشم کەوتایە چاوی ئەم لام کرایەوە بەبێ نەشتەرگەری ساڵانێک دوای ئەوە لە تەمەنی 95 ساڵیدا ئەم ئافرەتە عەمری خوا دەکا رب ضارة نافعة زۆر شت هەیە وەکو سەرەتا عەرزم کردن بەس خۆت خراپ مەبە یاساشکێنی مەکە ماڵی خەڵک مەخۆ نێتت پیس نەبێ ئازاری خەڵک مەدا دڵنیا بە ئەوەی کە دێتە پێشەوە ئەرحەم الراحیمین خێرێکی هەر تێدا بینیەوە بۆ تۆ بۆ ئەم دنیات و پاشان بۆ ئەو دنیات چاو لێ ئەزیزەکەم لە قەیراندا جاری وای خێر هەیە ئێمە تووشێم قەیرانی دارایە بووین ئەم قەیرانە دروستکراوەی کوردستان وەڵڵی ئەمەش خێرێکی بۆ خۆی تێدایە ڕەنبەیەکێ بڵێ کوڕە خێری چی خەڵک نەموچێ هەبێ نەنانی هەبێ وەڵڵی جاری وای بەڕێزان ئەمە بە ئاگامان دێنێتەوە لە باشووری ئەمریکا کاتی خۆی خەڵکی ئەمریکی باشووری ئەمریکا بەس پەمۆیان دەچان لۆکە یعنی ژیانیان تەنها لەسەر پەمۆ بوو وڵاتەکان ئەو ڕزقەی باش دێنا ئەوانش بۆ وڵاتانی دایان نارد و کەلوپەلی تریان دێنایەوە واتە خەڵک ئیش و کاری تەنها پەمۆ چاندن بوو ڕزقی ساڵیان لە وڵاتی مەکسیکەوە ئەسپەی قۆساغە هات ئەو قۆزاغەی کە پەمۆکەی تێدایە دەچوە ناویەوە پوچەڵی دەکرد خەڵکی تێگڕا ئیفلاسیان کرد چۆن لە وڵاتی خۆمانەوەی بینی و تانە ساڵەکانی گرانی خواپەناماندا نێتەوە چۆن سن بە پەڵەگەنەوە دەنیشت هیچی لێ نەدەدورایەوە بش دوورایەوە نانگێ نەدەکرا ئەو ئەسپەی قۆزاغەیە ئەو وڵاتی ئەمریکای باشوورەی وێران کرد خەڵک وتیان دەمرین لە برسانە بەشی جوتیاری و کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵ و پلاندانان وتیان خوا ئەم زەویەی داوە ئەم ئاوەی داوە وەرن با بیکەین بەگەنم وەرن دانەوێڵە بچێنین وەرن تەماتە بکەین خەیار بکەین سەوزەوات بکەین کێڵگەی بەخێوکردنی مریشک و ئەوان بەراز بەخێو دەکەن بەراز نانین کاکە خەڵکەکە هەر یەکە لە بواری شترەوە دەستی کرد بە کەسابەت یەکێ گەنمی دەکرد یەکێ جوێ دەکرد یەکێ پاقلە و گوڵە بە ڕۆژەی دەکرد بە هەموو شێوەیە یەکێک کێڵگەی مریشک و بەرازی دادەنا خەڵک هەستیان کرد کوڕەکەمانە چەند ساڵە بەهۆی ئەم پەمەوەیەوە فەوتا بوون هەر ئەوە بوو دەژیان ئێستا ڕستێکی فراوان ڕووی لە وڵاتەکە کردووە وێ لە ساڵی 1910 بیناکە ئێستاش ماوە لە ئەمریکا بینایەکیان کردەوە ڕسمی ئەو ئەسپەیەیان بە شکلی گەورە لەسەر بیناکە دروست کردووە وتویانێ یاخوا بەخێر بێ ئەسپێ قۆزاغە وەڵڵی هاتی ئێمە وەمانزانی بەهۆی تۆ فەوتاین بەڵام تۆ ڕزگارکردنی ئێمە بوو لە یەک پیشەیی بۆ فرە پیشەیی ها ئێمەش لەم وڵاتەدا بەس هەموو دەممان کردبووە بۆ نەوت خەریب و زراعات کوێ دەبەوە خەریب و فەلاحەتی و مڵکەکان وێران دەبوون خەریب و زۆر ئیشە بوو خەڵک پێی عیب بوو بیکا دەیگوت چۆن من فڵان ئیش بکەم معاشێکی مفتی بندیوارانەی بۆ دەبڕایەوە لە دووسێ معاش حیزبی شەوە دەیخوارد کاتێک کە ئەمە بڕا سەیدەکەی خەڵک بوژایەوە دەستی کردەوە بە کەسابەت دەستی کردەوە بە هیممەت دەستی کردەوە بە ئاوادانکردنەوەی مڵک هەر بۆ خۆی لەم ناڕەحەتیەدا بە ئیزنی خوا گەورە خێرێکی گەورەی دێتە پشتەکەیەوە و ئەم سیستمی موچە زۆریە بەخوا خەڵکی سێ معاشی هەیە ئەوەن ئێستا و خەریک ئەم معاشانە دەبڕدرێن چونکە پێی دەڵێن کاکە ئەم معاشێت هی ئەم دایرە ئەی ئەمەیان چییە وەڵای نازانم ئەی ئەوەیان چییە
وەڵا ئەوە بندیوار ئاخر زۆر عیبە ئینسان بندیوار بێ هەر لەسەر دیوار بەربێەوە خۆشترە نەک دیوار بەسەرا بڕوخێ جام حیزبانەیەکێ لە خراپەکانیانەوە بوو کە خەڵکیان کرد بە بندیوار ئەو لە ڕقی ئەوەندەی خانەنشین کردووە ئەو لە ڕقی ئەوەندەی خانەنشین کردووە هەموو موسیەیەک لەو هەموو وڵاتێکی دنیادا مسلمان بی یان بێدین بی ئەبێ ئەو پارەی وەری دەگری ئیشەکەت کرد بێ لە مقابلیە ئەو کاتە وڵاتەکە ئاوەدان نەفسی خۆت جێگیر دڵێکی خۆشت هەیە کاتی خۆی یەک بەسەراتی بچکۆلەی کورت و جوان هەیە هەر وەکو لەتیفە و قسەی خۆش بۆ جەنابتان دەجێڕمەوە لە کۆتایی وتارەکەدا کە مەولانای ڕۆمی زانا و عالمێکی زۆر گەورە بووە لە مەسنەویدا ئەمەی بۆ جێڕاوینەوە ئەڵێ پیاوێک ژنێکی هەبوو ژنەکەی زۆر لێ فێڵباز و نەوسن بوو زۆر فێڵاوی بوو زۆریش نەوسن بوو نیو هۆقە گۆشتی کڕی ئۆقا ئەو کاتەوانی کە بەتەمەن ڕەن بە بزانن 3 کیلۆ ڕوبعێک بووە هەر هۆقەیەک 3 کیلۆ ڕوبعێک بووە ئەم نیو هۆقەی کڕیواتە کیلۆیەک و 750 گرام 720 گرام گۆشتی کڕی لە کیلۆنیوە زیاتری کڕی هێنایە وتی ئافرەت ئێوارە برادەرێکی خۆشەویستم لەگەڵە ئەم گۆشتەمان جوان بۆ لێنێ و برادەر ئازیزەکەم دێنمەوە ئێوارە نانێکمان بدەیە وتی یاخوا بەخێر بێەوە زۆر چاکە ئالەو کاتەدا ژنە گۆشتی وەرکرد و خستیە سەر مەنجەڵ بەڵام زۆر نەوسن بوو خەریک بوو بۆ کوڵێ کوتی وڵای با کوتێکی لێ بخۆم کوتێکی لێ خوارد زۆر بەتام و کوتی کوڕە بەخوا با کوتێکی کەش بخۆم جا حرام ئاوایە هاکە کوتێکت خوارد دەمت چەور دەبێ ئێستا هەندێک دەڵێم هەندێک نەک بە عموم بڵێم هەندێک لە مەسئولە حیزبی و حکومیەکانی ئەم وڵاتەی ئێمەش ئاوان کە سەرەتا هاتنە سەر حکومڕانی هەندێکیان خوارد دوایەکی بەخوا شتێکی کەش بخۆم ئێستا هەمووی دەخوا هەر قەناعەتی نایە ژنەش ئاوای کرد وەڵڵا حتا دواکوتی لە مەنجەڵ دەرێنە مەنجەڵی خاڵی ئێوارە کابرا هاتەوە میوان لەگەڵ ئافرەت نانەکە بێنە کوتی وەڵڵاهی بەداخەوەم نانی چی وتی ئێمن گۆشتم نەکڕی ئەم پیاوم لە حسابی ئەم نانە هێناوەتەوە وتی وەڵڵاهی پیاوەکە دەبوایە زووتر پاتێەوە ئاگادارم کردایە و خەمیشی ترت خوادایە بەو خوا پشیلەکەمان پشیلەیەکی ماڵیان هەبوو هەموو گۆشتەکەی خوارد زۆر فێڵباز بوو زۆر قسە بەدەستەوە بوو ئەڵە کابرا کوتی کوڕە بەخاتی خوا پشیلەش چای ورد کرد بۆ شتێکی بدەنێ وتی ئەم پشیلەیە لە تێر ناچێت ئەم پشیلە هەر دەمیاوێنێ ئەگەر نی هۆقە گۆشتی خواردبێ بۆ وا دەکا وتی ئافرە بڕۆ تەرازۆکەم بۆ بێنە دارە کابرا ئیش و کاری بەقاڵیشی دەکرد چوو بۆی هێنا ڕای کرد پشیلەکەش دەستەمە بۆ گرتی نی هۆقەیدانە کیلۆنی وەک و پشیلەکەشتی خستە سەر ڕێک یەکسان بوون وتی ئافرە من گۆشتەکەم نی هۆقە بوو ئەم پشیلەش نی هۆقەیە ئەگەر ئەمە گۆشتەکەیە ئەی پشیلەکە کووە ئەگەر ئەمە پشیلەکەیە ئەی گۆشتەکە کووە خۆ دەبێ شتێکی زیاد کردایە ئەمانە هەروەکو یەکن هیچی دیار نییە لە وڵاتی ئێمە ژوا بوو کاکە سێ مەعاشت هەیە دەڵێ فڵان دایرە باشە ئەمان ئەویان ئەی ئەمەیان ئەگە مەعاشەکەت حەڵاڵە ئەی کوا وەزیفەکەت ئەگە وەزیفەکەت هەیە کوا مەعاشەکەت عینی بەسەرهاتی پشیلە و گۆشتەکەی لێ قەوما بوو بۆیە ڕەم بێ جاری وایە لە توشبوونی ئەم قەیرانانەدا کۆمەلگە بەگشتی ناڕەحەت دەبێ بەڵام بەویستی خوا خێرێکی لەسەرەوە لەو سەرەوە دەردەکاتەوە بە شەرتێک ئەم حیزبانە هیچ کە خەڵکی نەخەڵەتێنن دەستی برایەتی بۆ یەک درێژکەن هەر یەکەدان بەقەدەر خۆتان تاوانتان بەرامبەر بەم میلەتە مەزلومە کوردە کردووە هەمووتان ئێمەتان بەکار هێنا دەنگتان کۆ کردینەوە چوونە سەر کورسی و دەسەڵات موچەی خۆتان فول کرد سارە و ماڵی خۆتان ڕازاندەوە بەڵام هێشتا ئاوڕێکی باشتان لە میلەت نەدایەوە هەمووتان تێگڕا وەکو یەک بە حەزمی گەورە و بچووکیتان تاوانەکەتان لەسەر شانە دەوەرن تەوبە بکەن و ڕووبکەنەوە ماڵی خوا وەرە لەم قەیرانەدا لەم ژانەدا باش ژیانێک دروستکەینەوە وەڵڵاهی ئێوەش قازانج دەکەن ئەو خەڵکەش لێتان ڕازی دەبێ ڕازیبوونی خوش لەسەر و هەموانەوە دەبێ یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوای جان لە هەموو ژانێک کە تووشمان دەبێ ژیانێکی نوێمان پێ ببەخشی خوای هەر یەکە ژانێکمان هەیە خوای ڕزگارمان کەی لەو ژانانە یا ڕەبی خوای ژیانمان پێ ببەخشیەوە هەر کەسێک بەدەستی ژانی نەخۆشی ژانی بێکاری ژیانی بێپارەیی ژیانی کرێچێتی ژیانی قەرزاریەوە دەناڵێنێ خوای هەر کەس بەدەستی ژانی بێمنداڵیەوە ماڵەکەی لێ تاریک بووە خوای دەرگای ڕەحمەت لە هەمووان بکەیەوە شیفای نەخۆشەکان بدەی ڕزق و ڕۆزیمان فراوان کەی مناڵەکانمان ساڵح کەی مناڵەکانمان بێوەی کەی ئەهلی علم و زانست و تەقوا و دینداری و نیشتیمان پەروەری بن یا ڕەبی خوای ئەوانش مناڵان نیە خوای ئەرحەم الراحمین بە ڕەحمی خۆت منداڵی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوایە دەرگایەکی خێر لە میلەتی کوردە بکەیەوە لەناو چوادەورێکی ئاگر و پیلان و شەڕ و فیتنەداین خوایە بە ڕەحمەتی خۆتمان پارێزە
هەر کەسێکیش دیفاع لەم خاکی کوردستانە دەکا لە براق بەڕێزە پێشمەرگەکانمان لە ئاسایشەکانمان لە پۆلیس و مرور و داگر کوژێنەوەکانمان کە شەو نخوونی دەکەن و بەم سەرمایە بە ئیزنی خوای گەورە ئەوەی نێتی پاکە خوا بە ئەجر بۆی دەنووسێ هەر پێشمەرگەیەک هەر ئاسایشێک هەر پۆلیسێک دیندار بێ نوێشکەر بێ دڵپاک بێ بە ئیزنی خوا کارەکەی خۆی خۆش بێ و بڵێ خوا لە پێناوی سەلامەتی میلەتەکەمدا دەیکەم وەڵڵاهی ئەو سەرمایەشی وەکو شەو نوێژ بۆ دەنووسرێ یا ڕەبی خوای هیدایەتیان بدەیت خوای گەورە بیان پارێزی خوای ڕۆڵی ئەم موسڵمانانە لە بەرەکانی جەنگدان ئەم کوردە موسڵمانانە پارێزی ڕەحم بەدڵی دایک و باوکەکان منداڵە جوانەکان بەژنە و سوورەکان بکەی هیچ کە خوێنی لاوەکانمان بە ناحەق نەڕژێ خوێنی خەڵک نەڕێژین ماڵی خەڵک نەخۆین خوایە ماڵ و سامانمان لە دەستی خەڵکی پارێزی یا ڕەبی خوایە هەر کەس گرفتارە ڕزگاریکەی هەر کەس تووشی گرفتاری و مصیبەتێک بووە و چاوەڕێی دەرگای خێرە یا ئەرحەمە الراحیمین بە ئامینی ئەم ئیماندارانە دەرگای خێری لێ بکەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين